عزیزان ئەو بابەتی کە من ئەمڕۆ باسی دەکەم باسی هەست و نەست دەربڕینەکەم، بەڵام بۆ کات و بۆ شوێنێکی گونجاو کە ساڵانە چەند جارێک دووبارە دەبێتەوە. پێشەوەی بچمە ناو بابەتەکەمەوە کە بیست مەبەستم چییە بۆ زانیاری بەڕێستان کە ئیحساس و هەست و نەست دەربڕین دوو جۆرە. یان هەست دەربڕینە بە دیوێکی باش کە پێی دەڵێن پۆزەتیڤ، دڵخۆشی، پێکەنین، زەردەخەنە، ڕووی خۆش، کە زۆر جارەوەندی کە من بزانم ساڵانە 23 بە تایبەت ڕۆژی دڵخۆشی و پێکەنین و زەردەخەنە بەو جۆرە دەردەبڕێت و بەو جۆرە باز دەکرێت. بزە و زەردەخەنە لەگەڵ چواردەورە، پێکەنین و زەردەخەنە دەربڕین بۆ چواردەور، هەموو ئەمانە پێی دەڵێن پۆزەتیڤ ئیمۆشن، کە ئەمە لەواچێت مەسەن لە دەرفەتێکا تۆ بەس بزە بێت، لە دەرفەتێکا بەس زەردەخەنە بێت، لە دەرفەتێکا ئەسڵەن ئەوەنە جەوت هەیە و شەبەکەت فولە بگاتە پێکەنین و قاقا و چویتە بە پشتا و جەوگۆڕینە و تەرتیبات، ئەمانە کۆمەڵی ئیمۆشنە. اینجا هەر لەناو ئەو ئیمۆشنە، لەناو ئەو پۆزەتیڤە قسەی خۆش، زەردەخەنەی خۆش بۆ دەربڕین، بڕیاری تەندروست، تەنانەت هەندێک شوێنە باز دەکات نوکتە و پێکەنین. مەسەن لە مەجلیسێکا زۆر جار بیستوتانە چی فڵان کەس جەوی هەیە، جەوی هەیە یانی چی قسەی خۆشی بۆ دێ، پێکەنینی بۆ دێ، زەردەخەنەی بۆ دێ، و لەگەڵیشیان نوکتە و بڕیاری تەندروستی بۆ دێ. بەڵام زۆر بەداخەوە بەعکسی ئەمەش شتێکی ترمان هەیە کە پێی دەڵێن نێگەتیڤ، گریان، ڕووگرژی، دەموچاودان بەیەکە، بۆڵەبۆڵ، بڕیار نەدان، خەوزڕان، و تەنانەت بگاتە و هەندێک جار ئەگاتە ئەوەی کە بێزار لە چواردەور، ڕەفزکردن، ترس و خۆف و دڵڕاوچێ. کەواتە زۆر شت هەیە کە نێگەتیڤە، زۆر شت هەیە پۆزەتیڤ. ئەمڕۆ ئەوەی کە من بۆ جەنابتان ویستم باسی کەم لە بەرنامەی پەروەردەیە کە ڕەنگە بەڕێزێک بڵێ کاکتۆر دەتەوێت چی ڕەبت بکەی بە چیەوە، ینی ڕووی خۆشی و پێکەنین و زەردەخەنە و بەعکسی گریان و ئەوە، ئەویش بریتیە لە جەژن. ساڵانە ئێمە دوو جەژنمان هەیە وەکو جەژنی ئاینی و چەند مناسبەیەکش هەیە، چەند جەژنێکش هەیە کە زۆر جار پێی دەوترێت جەژنە بۆنە نەتەوەیەکان. ئێمە بە تایبەتی باسی ڕەمەزان و دەکرێت بە هەمان شێوەی ڕەمەزانش بۆ جەژنی قوربانیش باس کرێت. ئایا جەژنی ڕەمەزان سوودی چییە بۆ مرۆڤەکان؟ ئایا تا چەند توانیمانە وەکو پەروەردە ڕۆڵی جەژن ببینین؟ من کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان باس دەکەم کە پێم خۆشە هەمووتان دوایی لە بەرنامەکەیە هاوکارم بن. یەکەم جەژن چییە؟ ئێوە زانیوتانە وەکو گەنجە جوانەکان و مامۆستا بەڕێزەکان و ئەو مامۆستایانش کە سەیری بەرنامانەکەن، ئایا توانیومانە پەیامی جەژن بگەینین بە قوتابی؟ جەژن واتە خۆشی دەربڕین دوای سەرکەوتنێک، کە دەڵێن جەژنی فڵانی نەتەوەی مانەوێت تۆ سەرکەوتنێکت کردووە. کاتێک کە دەڵێ جەژنی ڕەمەزان واتە تۆ 30 ڕۆژ بەسەر نەفس و دڵ و دەروون و گەدەی خۆ تا زاڵ بوویتە. کاتێک دەڵی جەژنی ڕەمەزان مانای وایە من پامنا بە جەرگی خۆمە، ئەگەر جارانی هیوایەتم جبز و بیپسی و تایگەر و نازام چی و چی بوو بێ و لە بەیانی و تایوارە مڵچەی دەمم هات بێ، ئێستا نە، بۆ ماوەی 30 ڕۆژ سەلماندم بۆ نەفسم، بۆ دڵ و دەروونم، گوتم تۆ ئەوە نیت، تۆ ئەوە نیت بەسەر منە زاڵبی. نەخێر، من دەتوانم بۆ ماوەی 30 ڕۆژ لە بەیانی شەبەقەیەوە نوێژی بەیانی تا نوێژی مەغریب بتوانم زاڵ بم بەسەریە. کاتە جەژن دەربڕینی خۆشیە دوای سەرکەوتن. بۆ یەکێک لە خاڵە زۆر گرنگ و مویمەکان کە لە پەروەردەیە و مامۆستایانی بەڕێز و قوتابی بەڕێزەکان بە هەمویانەوە بە هاوکاری و ئەم بەرنامەش بۆ ئەوەیە کە هەمیشە بە قوتابی بڵین جەژن تەنها و تەنها بوو ئەوە نییە جلێکی کوردی بکەینە بەرمانیان نە، یان هەندێک چکرێت تەوزیعکرێودینە. هەبێ هەمیشە جەژن عادەتەن بە زمانی حاڵ بە قوتابی بەڕێزەکان بڵین تۆ سەرکەوتوو بە ڕۆژی دوایەوە جەژنتە، تۆ دەورەجە بێنە ڕۆژی دوایەوە کووا بێ جەژن بدێ، تۆ سەرکەوتوو سەرفراز بە و شانازی بکە بە سەرکەوتنەکانی خۆتەوە، کاتە ڕۆژی دوایەوە کووا بێ جەژن بێت. بۆیە زۆر جارێمە کەینە گاڵتە و سەعود دەڵێن عەجیبمان لێ دی یەکێک زاڵ نەبووێ بەسەر ڕەمەزانەوە ڕەمەزانی نەگرت بێ و کەچی پێش عالەم خەریکی قەیسی خواردنە. عجیبمان لێ دێ بۆ یەکێک گەنجێک نەیتوانی بە 30 ڕۆژ بە دوای بەسەر ڕەمەزانە زاڵ ببێت و 30 ڕۆژەکەی ڕەمەزان دڵ و دەروون و نەفسی خۆی بگرێ و کەچی سەرەکەی پێش عالەم بێنە جەژنانە. ئاخر کاکە جەژنانت ئەدەینێ بە جەژنان حەق نییە بدرێ بێتەوە، چکە تۆ هیچت نەکرد، تۆ ماشەڵڵا خەریکی مڵچەی دەمتە هات و خەریکی لەفە خواردن و ئەو بووی. بۆیە بەڕاستی جەژن زۆر گرنگ و موهیمە کە هەمیشە بە قوتابی بەڕێزەکان بوترێت جەژن واتە بڕیاردانی سەرکەوتن. ئەگەر سێرچی بۆ بکەیت لە پێناسەکەیە واتە ڕۆژی سەرکەوتن،
ڕۆژی سەرکەوتنیش مدەیەک دیاری کراوە 30 ڕۆژ دیاری کراوە بۆیە سەرەکەی هۆکارێکە بۆ ئەوەی کە کەم تا زۆر بێبڕێت. سوودی چییە جەژن؟ سوودی جەژن ئەوەیە کە زۆر گرنگە ئەم پەیامەی دووەم بگات لە بینی مامۆستا و لە بینی قوتابی پێت بوترێت تۆ جیاوازی لە کەسەکانی تر. تۆ دیسانەوە بەسەن گەنجێکی جوان کە سەیری ئەم بەرنامەیەمان دەکات 17-18 ساڵە بە زمانی حاڵ پێ بوترێ بڵێت تۆی وەکو پارەکەش تۆ توانیت ئەم ساڵی سەرکەوتوبی. هەموو ساڵێک کۆتایی ساڵ کارتە درێ بە قوتابی و بە فێرخواز وایانە قەت بینیتانە مامۆستا بڵێت چی کاکە تۆ پارەکە کارتت وەرگر ئەم ساڵ کارتت نادەمنە ئەی کارتی ئەم ساڵم کوانێ مانەوێت ئەمەش کارتی ئەم ساڵتەواتە ئەم ساڵیش تۆ سەرکەوتوبی فەرمو ئەوە کارتەکەت لە کولیەکی کۆلێژی پزیشکیە بی یان بۆ نوێ ئەندازیار بی ساڵی یەکەم کارتێکتە درێت ساڵی دووەم کارتێکتە درێتێ ساڵی سێم کارتێکتە درێتێ کاتە تۆ ساڵەنە دوای لە دوای قۆناغی زانکۆ ئەچیتە مەسەن ماستەر دیسان کارتێکی تر دەدرێت بڕوانامەیەکی تر دەدرێت شایدێکی تر دەدرێتێ کاتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مویمە هەمیشە قوتابی بەڕێز و فێرخوازە بەڕێزەکان و لەگەڵ مامۆستایە دەبێت دەردەشەی ئەم بابەتە بکەن مناقەشەی بکەن ئافرین بۆ مامۆستای کە یەکێ لەوانەکانی دەکاتە ئەمە جەژن چییە و سوودی جەژن چییە پاشان خاڵی سێم کە زۆر گرنگ و مهمە پاداشتی مرۆڤەکان لە ناو جەژنا چییە؟